زانە ڕەسوول هونەرمەندێکی شاری سلێمانیە لە پێشانگاکانیدا نمایش و ئینستلاسیۆن و گێڕانەوە ئاوێتەی یەکتری دەکات. کارەکانی بە دوواداچوون بۆ یادەوەریە کەسیەکان بە شێوەیەکی قوڵ و شرۆڤەی کۆمەڵایەتی دەکات. ڕووداوە ئاڵۆزەکانی ژیان دەگۆڕێت بۆ دەربڕینێکی هونەری بەهێز. پیشانگای سێبەری ناوکەم درێژە پێدەری پیشانگای بەلەمی کاغەزە. ئەم پیشانگایە سێ کاری گێڕانەوەی خەیاڵی لەخۆ دەگرێت بە ناوی باخچەکەی پورە ئایشێ سێبەری ناوکەم مێرولا لە بیناڵی ئەستەمبول. ئەم سێکارە ئاوێزان کراون بە فانتازیا و ڕووداوە کۆمەڵایەتی و ئابوورەکانی کوردستان و عێراق. دەربارەی ئەم پێشانگایە زانیاری زیاتر لە هاوکارمان ڕێژنە ڕزگار وەردەگرین. ڕێژنە سڵاون لێبێ. بەڵێ سەوسان سلااوان لەبێ ئەم کاتتان باش سەوسان نۆکتۆ ئاماژت پێکرد ئێمە لە بەشێکی دیکەی پرۆژەکەی هونەرمەند زانا ڕەسوڵین لە گەلەری مۆزەخانەی شاری سلێمانی. دیارە ئەم پرۆژەیە بە ناوی بەلەمی کاغەزەوەیە خۆی لە چەند بەشێکدا دەبینێتەوە. بەشی یەکەم کە هەفتەی پێشوو بوو نمایشکرا و بینەرێکی زۆر هاتبوونە نێو پێشانگاکە و سەرنجی جیاوازیان لەسەر ئەم پێشانگایە هەبوو. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ بەشی دووهەمی بەلەمی کاغز بە ناوی سێبەری ناوکمەوە نمایش دەکرێت و بڕیارە لە هەفتەی ئایندەشدا یەکێک لە بەشەکانی دیکەی بەلەمی کاغز نمایش بکرێت و پیشانی بینەران بدرێت. ئەمڕۆ ئێمە لێرین لە ناو هۆڵی مۆزەخانە لێرە ئەم پێشانگایە و ئەم کارە هونەریە بە ناوی سێبەری ناوکمەوەیە. ئێمە زانیاری زیاتر دەربارەی ئەم پێشانگایە و ئەم پرۆژە نوێیە لەگەڵ بەڕێز زانا ڕەسوول گفتوگۆیەک دەکەین. کاک زانا سڵاوت لەبێ بە ئەرک نەبێ زۆر سپاس دەکەم. بۆ سێبەری ناوکەم و ئەم قاپ و ناوکە قەیسیانە گزارشتن بۆچی؟ لە ڕاستیە سێبەری ناوکەم پەیوەندی بە چیرۆکەکەمانەوە هەیە کە ئەم جارە چیرۆکەمان من و مێلورەیەک و تەمێک سەفەرێکەکەین بۆ خواری بەغا و لە کۆڵینەوەیەکی مەیدانیە لە ئەو ڕووداوەی کە 1970 بۆ 1970 پیتانی یۆرانیۆم لە عێراقا ڕوویدا و لەگەڵ فەڕەنسیەکانە بە هاوبەشی فەڕەنسیەکان دروستیان کرد. بەڵام پێشەوەی ڕووداوەکە ئینتاج ببێت و بەرهەمی پیتانی یۆرانیۆم هەبێت بە پرۆسەیەکی سەربازی لەناو برا. ئێمە لەناو چیرۆکەکە باسی ناوکی قەیسیەکەین، باسی قاپەکەین، ئەوە هەموو ئەو شتانی کە لێرە بەکار هاتوون جارێکی تر لەناو چیرۆکە باسەکرێتەوە. هونەرمەندان بەردەوام لە ڕێکارە هونەریەکانیانەوە توانیویانە نەهامەتیەکانی گەلی کورد بگەێنن. بەڕێستان تا چەند توانیوتانە لە ڕێگەی پرۆژە هونەریەکانتانەوە ئەو نەهامەتیانە بگەێن و پیشانی بینەرانی بن؟ لە ڕاستیە هونەرمەند دەبێت بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەو ڕوودا و کێشە و پێشهاتانەیە کار بکە کە لە ناو کۆمەڵگەکەی خۆیان ڕوئات و بیکاتە کارێکی هونەری و ئیستێتیکی پێ ببەخشێت و پرسیاریش دروست بکاتەوە جارێکی تر بۆ کۆمەڵگەکەی. کاتە خاڵی لێکچوون و جیاوازی ئەم پرۆژە هونەریەت لەگەڵ کارەکانی پێشوودا لە چیا بەرجەستاوە بێ؟ لە ڕاستیە جیاوازیەکی قوڵ هەیە لەبەرەوەی هەر کارە و بابەتێکی دیاریکراوی هەڵبژاردووە. لەوەی پێشووترا کە باخچەکەی پورایشێ بوو گەڕانێک بوو بە ناو ئەو میتۆد و خوێندنانی کە لە عێراقا هەن و بەراوردکردن بە ماڵی پورایشە. لەمەیانە جۆرێکە لە گەڕان بە دوای ئەو بەسەرهاتی کە لە هەشتاکانە ڕوویا و لە ئێستای کاریگەری گەورەی دروست کردووە بیرمان نەچێ. هەر ئەو ڕووداوە وای کرد لە 2023 لە ڕێگەی نەتەوە گرتوەکانەوەوانێک کە ئەمریکا پێشنیاری کردبوو ئازادکردنی عێراق ڕوویە و دوای ئەوە ئێمە ناومەنە ئازادکردنی عێراق و بەڵام هەنێک لە هاوڵاتیانی عێراقی پیان و احتیلالی عێراق. دەستان خۆش بە کاک زانا بۆچی بڕیارتاننا کە ئەم پێشانگایە یاخود ئەم پرۆژە هونەریە بەلەمی کاغز بەسێ بەشی جیاواز نمایش بکەن کە هەر هەفتەی نمایشێک لە خۆگرێت و پرۆژەیەکی نوێ لە خۆگرێ؟ چۆن بۆ بیرتان لەوە نەکردەوە کە ئەم سێ پرۆژەیە لە یەک پرۆژەدا خۆی ببینێتەوە نمایش بکرێ؟ لە ڕاستیە ئەمە جۆرێک بوو لە یاریکردن لەگەڵ بینەری کارە هونەریەکانی خۆمە بۆ ئەوەی بینەر ماوەی 3 هەفتە بە کۆمەڵێک کاری منەوانێ سەرقاڵ ببێ و چیرۆکەکانیش هاوبەشیان هەیە و لە ڕووی فۆرمیشەوە هاوبەشیان هەیە. حەزم کرد هەر هەفتە و کارێکیان نمایش بکەم و هەستیشەکەم ئەمان زۆر لە لای بینەرەکان جێی سەرنج بوو کە ئیشی یەکەم و دووەم و سێم پەیوەندیان هەیە و ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە پێشوازی لە ئیشی دووەمەکەین. بۆ چونتان یاخۆت
پێشنیاری خۆتان چییە بۆ بینەرانی کە ئەمڕۆیەنە نێو پێشانگاکەوە هەست ئەەکەی کە ئەوانیش وەکو نمایشی یەکەم بەسەرکەوتوانە بینەریکی باشی هەبوو ئەمڕۆ هەستە چۆنە بۆ پێشانگای دۆم و نمایشی دووەم. لە ڕاستیە هەستێکی خۆشم هەیە بۆ هونەرمەند لاوانەیە ئەو خۆشترین کاتی بێ کە کارێک نمایشەکات و بەربینەرەکانێکەوە بەڕاستە خۆی و ئەو کارەی من ئەم جارە هەستەکەم دەنگانەوەیەکی زۆر باشیە بۆ بینەرەکان بە سەرنجەوە و بە تێبینی زۆرەوانێ دیانە دەرەوە لە نمایش. پرۆژەی سێهەم ئەکەوێتەکەی وا لەکوێ نمایش دەکرێت؟ پرۆژەی سێمیش بە ناوی مێلوورەکە لە بیناڵی ئەستەمبول هەر لەم کۆڵایە نمایشەکرێت لە 18 مانگە بەڵام ئەو نمایشیان یەک جار نمایشەکرێت لەبەری پێفۆرمانسە سەعات 4 ئێوارە. زۆر سپاس بۆ بەڕێز هونەرمەند ئەزانا ڕەسوڵ دەستەکان نەخۆش بێ بەڵێ سەوسان وەک دەبینن لێرە کۆمەڵێک کاری جوانی ئەم هونەرمەندە بە ناوی بەلەمی کاغەزەوە لێرە لە هۆڵی مۆزەخانە لە شاری سلێمانی نمایش دەکرێت بڕیارە ئەمڕۆ ساعت 4 لا گەلەری مۆزەخانە بەڕووی بینەراندا بکرێتەوە و وەک هونەرمەند خۆی ئاماژەی بەوە کرد لا بەشی سێهەمی ئەم پرۆژەیەدا مێرولا لە بێناڵی ئیستەمبول لا هەفتەی داهاتوودا نمایش دەکرێت و بە هیوان کە بینەرێکی باش بینەری ئەم کارە هوەری و ئەم پرۆژە هوەریەی هونەرمەند زانا ڕەسوڵ بێت. بەڵێ سەوسن ئەوە کوی زانیاریەکان بوو دەربارەی ئەو پێشانگای کە ئەمڕۆ لە شاری سلێمانی دەکرێتەوە. ڕێژنە سپاس بۆ زانیاریەکانت.